ئەمە نوێترین کامێرەی داشکامی کۆمپانیای دیدی پایە کە وەکو یەکەم یوتیوبەر لەسەر ئاستی عێراق کۆمپانیای دیدی پای ئەو شەرەفەی بە ئێمە بەخشی و بۆ تێک پلەسینار بۆ ئەوی پێداچنەوەی بۆ بکەین. بێگومان کامێرایەکی زۆر ناوازەیە، تایبەتە بە ئۆتۆمبیل و وا دەکات کە 24 کاتژمێر چاودێری ئۆتۆمبیلەکەت بکەیت لە ڕێگەی سێدانە کامێرەی ناوازە و کۆمەڵک پارچەی لەگەڵە و بۆ ئێمە نێردراوە. دەزانم ئێستا چاوەڕێ دەکەن پێداچنەوە بۆم ئامێرە ناوازەیە بکەین. جارێ با لە کارتۆن دەرێنانی ئەم ئامێرە ببینین بزانین ئەم پارچانە چی تێدایە و دەگەڕێنەوە لات. سلاوی خوای گەورەتان لێبێت. ئەمەی بینیتان لە کارتۆن دەرێنانی بەرهەمەکەمان بوو. هیوادارم بەدڵتان بێت و ئەمەی لە بەردەستی ئێمەیە بەرهەمێکی جیاوازە، مۆبایل نییە بەڵکو داشکامێکی تایبەت بە ئۆتۆمبیلەکە هی کۆمپانیای دیدی پایە و وەکو یەکەم یوتیوبەر لەسەر ئاستی عێراق بۆ تێک پلەس نێرداوە بۆ ئێمە ئەزمموی بکەین و بەکاری بێنین و بۆ چونەکانمان لەسەر ئەم داشکامە بخەینە ڕۆ. پێشە بچینە سەر باسکردنی بەرهەمەکەمان تکە سبسکرایبی چەناڵەکەمان بکە و زەنگوڵەکەش چالاککە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئەگەنامە چناڵەکەمان بەوێ خۆشەویست بات و هەروە لایک و شێری ڤیدیۆکانیشت بیر نەچێت بۆی زۆرترین کەس سوودی لێ ببینێت. بێگومان ئەم کامێرایەکی زۆر ناوازەیە و بەرهەمەکەشمان پێکاتوە لە سێدانە کامێرایەکیان هی پێشەوەی ئۆتۆمبیلە، کامێرایەکیان هی ناو ئۆتۆمبیلە و کامێرای سێمیشمان هی دواوەی ئۆتۆمبیلە و هەرسێکیشیان ڕوونیان جیاوازە و بەرهەمەکەشمان هی کۆمپانیای دیدی پایە کە کۆمپانیایەکی چینیە تایبەتە بە دروستکردنی کامێرای نەوە ئۆتۆمبیل و بە تەکنۆلۆژیای AI پێشخراوە کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە. بێگومان ئەگە کارتۆنەکە لێرەدا بنین ئەمە کارتۆنی بەرهەمەکەمانە و هەروەها ئەمەش بەرهەمەکەمانە کە ئەم کامێرا سەرچێکەیانە و لە ڕێگەی ئەم کامێرایەوە یاخود بڵێن ئەم پارتیانەوە دەتوانین بەرهەمەکانی تر کۆنتترۆل بکەین. بێگومان لە بەشی پێشەوەدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی 3 ئینجی IPS LCD دەکات کە 4 دوگمەی لێرەدا هەیە و کامێراکەشمان پێشخراوە بە زیرەکی دەستکرد و ئەم کامێرای پێشەوە دەتوانین بڵێن هەستەوەری کۆمپانیای سۆنی تێدا بەکارهێنراوە کە ستارڤیژی IMX 678 کە پێشخراوە بە زیرەکی دەستکرد کە ئەمە ژوا دەکات باشترین وێنەمان بداتێت بە تایبەت لە شەودا کە وێنەکان و ڤیدیۆکان ڕووناکتر دەردەکەون و کوالیتیشان بەرزترین کوالیتی دەبێت لە ڕێگەی ئەم هەستەوەرەوە. بێگومان پێشخراوە بە زیرەکی دەستکردی نایتڤیژنی نەوەی دووەم بە چارەسەرکەری AIISP کە ئەمە ژوا دەکات باشترین کوالیتی ڤیدیۆمان بداتێت لەو کاتانەی کە بەکاری دەهێنین ڕووناکی تێدا نزمە. بێگومان لە بەش پێشەوەشی کامێرایەکمان هەیە کە بەڕوونی 4K کە 30 فریم لە چرکەیەکدا و هەروە دەتوانین بە 6 فرێمیش ڤیدیۆی تۆمار بکات کە ئەمە شتێکی نایابە و لە هەمان کاتدا دەتوانین ڕوونیەکەی بکەیە 3K و 6 فریم لە چرکەیەکدا. بێگومان ئەوەی جێگەی خۆشحاڵیە ئەم کامێرا دەتوانین لە یەک کاتدا ڕێکۆردەکان یاخود ڤیدیۆەکانمان بۆ تۆمار بکات لەسەر بیرگەی ناوچەکەی کە 32 گیگابایتی eMMC و بیرگەی دەرەچشی دەتوانین لەسەر دابنێت تاکو 512 گیگابایت پشتگیری لێ دەکات و لە یەک کاتدا دەتوانێت ڤیدیۆەکان هەم لە نێو بیرگە ناوچەکەی و هەم لە نێو بیرگە دەرەچێکەشی پاشکەوت بکات کە ئەمە شتێکی زۆر تایبەتە کە لەم کامێرادا بوونی هەیە. دەکمان کامێرای دومیشمان کامێرایەکی ناوی ئۆتۆمبیلە کە ئەویش باڕۆنی 2Kە کە میشان بە هەمان شێوە بە زیرەکی دەستکرد پێشخراوە بۆی باشترین وێنەمان بداتێ. وازگە لەمانە کامێرایەکی دواوەشمان هەیە کە هی ئۆتۆمبیلە بۆ بەشی پشتەوە بەکاردێت بە هەستەوەری کۆمپانیای سۆنی IMX 662 کە بە هەمان شێوە لەگەڵ ئەم ئامێرە پەیوەست دەکرێت و لە ڕێگەی مۆبایلیشەوە دەتوانێت پەیوەستی بکەیت و هەر سێدانە کامێرا لە یەک کاتدا سیر بکەیت لە ڕێگەی ئەپێکی تایبەتی کۆمپانیای دیدی پایەوە. بێگومان پارچەیەکی تریشمان هەیە کە دەتوانێت لەگەڵ ئەم ئامێرە پەیوەستی بکەیت کە دەتوانێت سیمکارتی بخەیتە سەر و بە شێوەی GPS بەکاری بهێنیت و بەردەوام چاودێری ئۆتۆمبیلەکەت بکەیت لە 24 کاتژمێر بە بەردەوامی چاودێری ئۆتۆمبیلەکەت بکەیت و لە ڕێگەی ئەپەکەشیەوە و لە ڕێگەی مۆبایلەوە دەتوانی بەردەوام شوێنی ئۆتۆمبیلەکەت لەسەر نەخشە ببینیت و هەروەها دەتوانێت سنووری جوگرافی بۆ ئۆتۆمبیلەکەت دیار بکەیت. هەر کاتێکدا لە سنووری جوگرافی دیاریکرا و ئۆتۆمبیلەکە
کۆمپیوتەرەکە چۆ دەرەوە و ئاگانامە بۆ موبایلەکە دێت کە ئەمە شتێکی زۆر تایبەتە. جگە لەمانە تایبەتمەندێکی تریشی هەیە کە دەتوانی لە کاتی هەر ڕووداوێکی نەخوازراویان هەر شتێک ئەوە دووبارە ئاگەنامە بۆ موبایلەکەت بێت و بەم شێوەیە دەتوانی بۆ ماوەی 24 کاتژمێری تەواو چاودێری ئۆتۆمبیلەکەت بکەیت کە ئەمە شتێکی تایبەتە. یەکێک لە تایبەتمەندی هەر گرنگەکانی ئامێرش ئەوەیە کە دەتوانێت تاکو پلەی گەرمی نزیک 86 پلەی سیلیزی بەرگی گەرما بگرێت کە ئەمە شتێکی زۆر تایبەتەوە تایبەت دروستکراوە بە وڵاتی ئێمە لەبەرەوەی پلەی گەرمی ئێمە بە نزیک 50 پلەی سەدیەوە ئەم ئامێرە لە کاتی بوونی پلەی گەرمی 50 پلەی سیلیزی هیچی لێ نایە و بەرگە دەکرێت کە ئەمە شتێکی زۆر تایبەتە. وە کۆمەڵێک تایبەتمەندی تێدایە کە پێ دەڵێن تایبەتمەندی زیرەک و یارمەتی شوفێر دەدات کەوانیش تایبەتمەندی ADAC نەوەی دووەمە کە وا دەکات کە بەردەوام لە ڕێگەی دەنگەوە شوفێر ئاگادار بکاتەوە کاتێک لە ئۆتۆمبیلێک نزیک دەبێتەوە و هەروەها پشگیری لە وایفای 5 گیگاهرتزیش دەکات کە ئەمە شتێکی تایبەتە وا دەکات کە کردارەکان بە خێرایی ئەنجام بدات و پشگیری لە نوێترینەوەی بلوتوزیش دەکات. بێگومان ئەم ئامێرەی زۆر تایبەتە و ئێستاش کۆمەڵێک ڤیدیۆ دەبین و لە ڕێگەی ئەم کامێرەوە تۆمار کراوە و هەروە بە کامێراکانی تریش ڤیدیۆکان دەبینن کە کوالیتی ڤیدیۆیەکان پیشان دەدات کە تا چەند تایبەتە و چەند ناوازەیە بۆنەوە ئۆتۆمبیل ئامێرێکی وا بۆ هەمومان پێویستە. ئێستا ئەگەر بین سەر باسی نرخی بەرهەمەکانمان نرخی بەرهەمەکەمان بۆ کۆمەڵێک ئۆپشن یاخود بڵێن هەڵبژاردننی جیاواز نرخەکانی دەگۆڕێت لەبەرەوەی دەتوانێت یەک کامێرا بەکاربێنیت و دوو کامێرا و سێ کامێراشی هەیە و نرخەکەشی دەستپێکی بە 105 پاوانی باریتانی دەست پێ دەکات و بەستەری کڕنی بەرهەمەکەشمان لە دیسکریپشنی ڤیدیۆکەمان داناوە دەتوانن بە ئارەزوو خۆتان ئەو ئۆپشنە یاخود ئەو هەڵبژاردنەی کە دەتانەوێت بیکردن و بەدەستی بهێنن. ئەوەی باسمان کرد سەرجەم تایبەتمەندیەکانی ئەم بەرهەمە ناوازی کۆمپانیای دیدی پای بوو. ئێمە سۆسپاسی کۆمپانیای دیدی پای دەکەین کە ئەم دەرفەتیان بە ئێمە بەخشی و ئەو متمانیان بە ئێمە بەخشی کە پێداچنەوە بە بەرهەمەیان بکەین. ئێمە هیچمان نەماوە لەسەر ئەم بەرهەمە و پێشەوەی خودەحافیزتان لێ بکەین تکایە سبسکرایبی چەناڵەکەمان لەبیر مەکەنەوە و لایک و شێری ڤیدیۆکان بکەن و زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگەنامە چەناڵەکەمان بۆ خۆشەویست بگات تا ڤیدیۆ داهاتوو بەخوای گەورەتان دەست پێدەم. خواتان لەگەڵ.